سێ لایەنی سیاسی بەنهێنی دەیانەوێت لە ڕێگەی فراکسیۆنەکانیان لە پەرلەمانی کوردستان دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بەسەر حکوومەت و پەرلەمان و ئەنجومەنی دادوەری دابەش بکەن و ناشیانەوێت پەرلەمانتارانی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لەو پرۆژەیە بە ئاگا بن. پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی بۆ پەیام ئاشکرای دەکات سێ لایەنی سیاسی بێ ئەوەی ناوەڕۆکی پرۆژەکە ئاشکرا بکەن واژۆی پەرلەمانتارانی بۆ کۆ دەکەنەوە و دەیانەوێت دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بەسەر حکوومەت و پەرلەمان و ئەنجومەنی دادوەری دابەش بکەن. بەتاخەوە ئێمە پرۆژەیەک هەیە و پەرلەمانتاریش نەیبینیوە، یعنی بۆیە من زۆر نیگەرانم لە دۆخی کارکردنی ئێستای پەرلەمانی کوردستان. پرۆژە یاسایەک هەیە کە دەسەڵاتی مؤسسەیەک دابەشەکە پەرلەمانتار نەیبینێت، بەس بە تەلەفۆن پەیوەندیەکرێت و واژۆ کۆکرێتەوە. ینی ئەم پەلە پروزیانە پێم وانییە کاری باشی لێ بکەوێتەوە. ینی هیوادارم ئەو پرۆژەیە زۆر باش بێ، ئەو پرۆژەیە لە خزمەتی خەڵکا بێ، بەڵام ئەوەی کە ئاگام لێی بێ یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و یەکگرتووی ئیسلامی. وتم من داوام کرد کە پرۆژەکە بگاتە دەسم بۆ ئەوی بتوانم ئەگەر پرۆژەیەکی زۆر باش بێ بۆ واژۆی نەکەم، بەڵام ناتوانم بڵێم زۆر باشە، ناتوانم بڵێم خراپە، چونکە پرۆژەکە نەبینم ناتوانم واژۆیکەم، نەشم بینیوە و دەڵێن ناکرێت ئەو پرۆژێ چونکە پشووی بەسەرات و سبێنی هەینیە و ناتوانین. گەرچی بارزانی زیاتر لە 2 ساڵە بەنایاسایی پۆستی سەرۆکی هەرێمی پڕ کردووەتەوە، بەڵام دەنگۆی دەستەکارکێشانەوەی بووەتە مانشێتی زۆرێک لە میدیا بیانیەکان و خواستی بەشێک لە وڵاتانی زلهێز. من مەسعود مستەفا بارزانی سوێن بێ بەخوای مەزن پارێزگاری لە مافەکان و دەستکەوتەکان و یەکڕێزی و بەرژەوەندیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەم و بەپی زانیاریەکانی پەیام کۆبوونەوەی ڕۆژی شەمەی پەرلەمانی کوردستان بە ڕێکەوتنی سێ لایەنی سیاسی بۆ دابشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمە بەسەر پەرلەمان و حکوومەت و ئەنجومەنی دادوەری. ڕاوێژکاری یاسایی پەرلەمانیش دەڵێت بەپی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی ساڵی 2005 پێویستە دەستەکارکێشانەوەی سەرۆکی هەرێم بە دەنگی 3 لەسەر 4 پەرلەمانتاران بێت. بۆ پێی کە باس کراوە دەستەکارکێشانە و پێشکەش بکە پێویستە پێشکەشی پەرلەمانی بکە، چونکە هەڵبژاردننی یەکەمی سەرۆکی هەرێم لەناو پەرلەمانە بووە. دەتوانین بڵێن ئەم دەسەڵاتانە 3 ڕەهەندی هەیە. هەندێک لە دەسەڵاتەکان دەسەڵاتی یاسادانەرن لە پەرلەمانی کوردستان دەتوانێت خۆی ممارەسەی بکە و بیبەخشێتەوە بە سەرۆک و بە سەرۆکاتی پەرلەمان. بەشێکی تری دەسەڵاتەکان بریتە لەو دەسەڵاتانەی کە بۆ دامەزراوی تەنفیزی کە پێڵەن حکوومەت، بەشێکی تر بریتە لە دامەزراوی دادوەری دەسەڵاتی دادوەری، کەواتە و دەسەڵاتانە دوای هەڵبەشانەوەی دامەزراوەکە بە تەواوی یاساییە بەش بکرێ و هەر یەکێک لەو دەسەڵاتانەی هەرێم ئەو سەلاحیەتانە وەربگرن و ممارەسەی بکەن، کەواتە ئێمە شتێکمان نەمێنێتەوە لە ڕووی یاساییەوە بە ناوی ئەم پۆستە واتە هەڵبژاردننی نەبووە کرێ ئەو ئەرکە و ئەو قورساییە لە ئەستۆی ئەزمموی سیاسی کوردستان دەبێتەوە. سەرکردایەتی سیاسی هەرێم لە دوای شکستیان لە 16 ئۆکتۆبەرەوە بەنهێنیە و هەنگاوانە دەنێن کە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان ساڵانێکە لە پەرلەمان و گۆڕەپانی سیاسی خەباتی لە پێناو دەکەن و ئەوانیش لەسەری دەرگای پەرلەمانیاندا دەخست، بەڵام هێشتا نازانرێت ئاخۆ و بڕیارانەی بەنهێنی و بەنیوەشەوان و لەژێر فشار دەریان دەکەن بۆ بەرژەوەندی خەڵکە یان بۆ مانەوەی خۆیانە لە دەسەڵات. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.